بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، بەرهەمەکانی بێری پێشکەش دەکرێت. خی گەورە و میێرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵی وبەرەکات و خۆشحاڵم جارێکیکە لەگەڵ ئێوەی بەڕێزا بین لە بەرنامەیەکە لە بەرنامەی خۆراک دروستی یان خۆان دروستی ئینشاڵڵا. لەم بەرنامەیە باسی بابەتێکی گرنگەکەین، ئەویش باسی دوو بابەتمان هەیە لەم ئەڵلقەیە، باسی شەربەتەکانتان بۆکەم ئینشاڵڵا و لەگەڵی شایە باسی ترشیاتان بۆکەم. بابزانین شەربەتەکان و ترشیات لە کوێی تەندروستیە، لەکوێی خۆراکە هاوسەنگەکانایە بەڕاستی کە لە بیدایەتی ڕەمەزانەوە ئێمە بۆ ئێوەی بەڕێز باسیەکەین. باسی ئەو دوو بابەتاکەم ئینشاءڵڵا، بابزانین ئایا ئەتوانین بیخۆین، ئەگەر بیخۆین چۆن بیخۆین و چەندێکی لێ بخورێ بەڕاستی. باسی ئەم بابەتانتان بۆکەم ئینشاءڵڵا، بەڵام وەک هەمیشە پێشەوەی باسی بابەتەکەتان بۆکەم ئینشاءڵڵا ڕۆمەلای هەردوو شێفی پرۆگرامەکەی خۆمان بابزانین ئەمڕۆ چی بۆ ئێوەی بەڕێز ئامادەکەن تر لەگەڵمانە بن ئینشاءڵڵا. السلام عليكم. وعليكم السلام. خير بيك تشاو جماعة شلون؟ خير بيك شيء ما أدري فيكم. فرمو. هذا الشيء ما أمرو شيء إن شاء الله. بخير بين أصلاً يخال إيه ولا بيننا أمروش وكو بيشتر دو زلاطة. دو زلاطة. بله أمرو زلاتية كمان شو؟ بله زلاتية كمان زلاتي شوتية. عشان. بكات سركي شوتية ولقل كاهو، لقل نعناع، لقل خيار، لقل بانير. أم نوع بانيرة. كم هيكيش أجر حزر ليبو بازي تار. أتواني بكاريش بنياني والله مهربو كجوان كاري. زلاتي دوم ما قل مشامية. أم نوع على قل مشامي كلاباب الماركت كان هي والله أبي لنافرن توزع ببرجة. لقل كم ولا آلت تبيوكي. بكاتي سركي قل مشامية. لقل طماطة. لقل خيار. لقل بيازي سور. لقل أم نوع لبانير. لقل كم كروس وبص وصك شيء أوي ليمو. لقل ماست. كم خردل. كم خوي. كم زيت زيتون. دس بس. السلام عليكم تجمع خير بيك باشي شكر والله من دو بابتم آماده كدوا سلامت بي برنجك معني برنجك مصرية بله برنجي قوشري بيلن كوشري بله اما برنجا تكلم كدو لقل شليكي كردي خمان تاس كبابي كسليماني بتايبت ويستم مصريك كوديك تيكل زار خوش دلتي براسي ام برنجا بنسكي خر يعني نسكا بانكي بيلن ولا قال نوك وسباكيتي لقال معكروني انا بو ناو تاس كباب يعني بو برنجاكا كبرنجاكا بيك بس برنجاكا كلي لقال ام غوشتيه او شهرتيكي والله كلي برنجاكا لكوتايكي داي تماتي فريش اوا لميكسرين بلين عصارين ولو ديكين يكيل بس برنجاكا اما تايبتي شي اما مصريه مصريه همان شوي وايخون او ليمو زيتي زيتون وانا كان بسريو ايخون كدواي بين سيريش بكين ان شاء الله بس سيدك هنا نشوف باش باش صار يا اخو باش خدمتان دو بابتم هي وديما خدمتان ان شاء الله باش خوش ويسان وعزيزان لخدمتنا ان شاء الله وەکوتم باسی ئەمڕۆ باسی دوو بابەتەکەم ئینشاءڵڵا. بابەتی یەکەم شەربەتەکانە، ئەم شەربەتانە. بابەتی دووەم باسی چیەکەین؟ باسی ترشیا دەکەم بۆتان. بابزانی ئەمانە ئەم شەربەتانە و لەگەڵی شایە ترشیات لە کوێی قائیمەی خۆراکە تەندروستەکانە. جارێ با باسی شەربەتەکانتان بۆ بکەم. طبعاً ئەمە شەربەتانە، ئەم شەربەتانە پێوترێ شەربەتە سەناعیەکان. ئەمە شەربەتی سەناعیە. کاڵین شەربەتی سەناعی یعنی چی؟ شەربەتی سەناعی ئەو پێکاتەیە کە ئێستاکە لە وێنەکەیە بەڕاستی لە تەلەڤیزیۆنەکەیە ئەو شاشەیە ینی دیارە بۆ ئێوەی بەڕێز. شەربەتی سەناعی لە چی پێک دێ؟ یەکەم شەربەتی سەناعی طبعاً لە 95 جاری وهەیە 95 بەڕێزان خۆشەویستان 95 شەربەتە سەناعیەکان 95 شەربەتە سەناعیەکان ئەها ئەگەر لێرەوە سێریکەن 95 هەفتا بۆ 95 شەربەتە سەناعیەکان ئاوە. هەفتا بۆ 95 شەربەتە سەناعیەکان ئاوە. چیتایە
دوای ئەوە هەندێک لەو شەربەتە سەناعیەکان هەر بێ هەندێکیان تۆزێ میوەی گوشراوی میوە هەڵەگرن و بە وشکی دوایی تێکەڵەکەن هەندێکیان ئەوشی تێکەڵ ناکەن زۆربەی زۆری ئەویشی تێکەڵ ناکەن بەڕاستی واتە ئاوە لەگەڵ گوشراوی میوەکان بە وشکی یانەوە تا تێی ناکەن یان پاودەری میوەکان کە ئەسڵەن ئەوانەی ئەوەی ناوبازاڕە هەر تێشی ناکەن ئەوانە خاڵێکی تر کە زۆر گرنگە کە پێکاتەکانی شەربەتە سەناعیەکانە شەکرە ئەم شەکرە چەندێکی تایە چەندێ شەکر لە مەسەلەن لەمە لتریەکە بۆ نمونە ئەمە لتریەکە چەندێ شەکری تایە ئەم شەربەتە سەناعیە چەندێ شەکری تایە طبعاً خۆشەویستان و ئازیزان بڕوا بکەن ئەڵەم بڕوا بکەن پێشەوەی کاکومێت ئەم شەربەتەی بۆ هێناین بەڕاستی لە خوارەوە بوو دوو ڕۆژێک دامان نابوو بەڵام ئاوا تقریباً تێکەڵی کرد ئەگەر تێکەڵی نەکردایە خودی خۆی لە 1995 ئاوەکە دیار بوو یانی 1990 ئاوەکە دیار بوو بەڵام ئێستا چییە بەڵام ئێستا چییە ئێستا تازە تێکەڵمان کردووە واتە کە تێکەڵمان کردووە لە چی پێک دێوەکەوتم لە 1975 بۆ 95 هەندێکیان ئاوە گوشراوی میوەی تیان نییە ئەمە هەندێکیان گوشراوی میوەکەی تێکەن یا پاودەری میوەکەی تێکەن باشە بە وشکراوی تێکرێ ئەمە تیای نییە ئەمانەی کە لە بەردەستی منایە و لەگەڵی شایە شەکری تێەکەن شەکر سێ جۆر شکرمان هەیە خۆشەویستان و ئازیزان شەکر سێ جۆر شەکرمان هەیە ئەیخەنە ناو ئەمینەوە ئەیخەنە ناو ئەم شەربەتانەوە شەکری جۆری یەکەم هەر خودی خۆی شەکرە لە 250 مڵە لە 250 مڵی ئاو چەندێ شەکری تێکەن تقریباً بە حدودی 20 بۆ 30 غەرام شەکری تایە 20 بۆ 30 غەرام شەکری تایە واتە لە لترێکە ئەمە لترێکە با بڵین ئەمە لترێکە تقریباً چەندێکی تایە شەکر نزیکی بە حدودی 100 غرام شەکری تایە 100 غرام شەکری تایە یعنی خۆشەویستان سەیریکەن 100 غرام شەکر لە لترێکە هەیە 100 غرام شەکر نزیکی 33 کەوچکە چاکە لەم شەربەتایە ئەمە ئەگەر شەکری تێکەن خودی خۆی شەکریشی تێ ناکەن دەبەرەوەی شەکر گرانە لە بازاڕە یەخۆ شەکر ناکەنە ناو ئەوە ئەگەر ڕەحمیان پێکردین شەکری تێکەن شەکرەکە 33 غەرام شەکری تایە 33 کەوچکە چای تایە 100 غرام شەکری تایە باشە بەڕێزان ئەمە ئەگەر بە مەرجێک ئەم شەربەتە ئەگەر شەکری تێکەن چونکە شەکر گرانە ئەی شەکر گرانە چی تێکەن لە جیاتی شەکرەکە بابەتێکمان هەیە کە زۆر مەترسیدارە پێوترێ های فرۆکتۆز کۆرن سیرەپ واتە چی واتە گەنمەشامی نشاستەی شەکری گەنمەشامی یان نشاستەی گەنمەشامی تێک یان شەکری لە گەنمەشامی دەری ئەهێنن کە فرۆکتۆزێکی تەواوەتیە فرۆکتۆزێکی زۆرە پێوتری های سیرەپ فرۆکتۆز سیرەپە ئەم فرۆکتۆز سیرەپانە کارەساترین شتە ئەیکەنە ناو ئەم شەربەتەوە ئەمەی تێکن باشە بەڕێزان ئەمە مشکیلەیە زۆر مشکلە چونکە زۆری تێکەن وە شیرینیشە زۆر شیرینە بۆیە شەکری تێ ناکەن چونکە شەکرەکە گرانە خاڵێکی کتر کە خاڵی کە تێکەن وەکوتم احتیمالە شەکری ئەتیادی تێکەن یانی شەوەتا بەس فرۆکتۆز شەکری میوە لەبەرەوەی شیرینە شەکری میوە دێنن چیەکەن ئەیکەنە ناو ئەم شەربەتەوە ئەمە پێکاتەکەیەتی لە شەکر دووبارەیەکەمەوە ئاو لەگەڵ گوشراوی میوە یانەوە تا پاودەرەکەی لەگەڵ یایە شەکرەکەی هەرسێ جۆرەکەم بۆ باسکردن ئەم جا چی تێکەن جۆرە ترشێکی تێکەن بۆ ئەوی ترش بمێنێتەوە بۆی محافظەی لەسەر بیپارێزن ترشەکانمان چییە یا سیتریک ئەسیدی تێکەن کە پێوترێ سیتریک ئەسید یانەوە تا مالیکی تێکەن یا تارتەرازیکی تێکەن لەم جۆرە پێوترێ تارتریک ئەمە جۆرە ترشێکە بەڵام زۆربەی زۆری ستریک ئەسید یا ترشی ستریکی تێکەن بەڕاستی ئێستا ئاو گوشراوی میوە و لەگەڵ شەکر و شەکرەکەیشەوە مەترسیەکەم پێوتن لەگەڵ یایە چی لەگەڵ یایە ترشەکە و ئینجا دوو بابەتی تری تێکەن یەکێکیان
تامە پێوترێ فلەیڤەر تامەکان یەک دنیان جۆرمان هەیە بە حدودی 3000 جۆر تاممان هەیە 3000 جۆر تاممان هەیە 3000 جۆر ئەمە پێوترێ تام بابەتێکی تر پێوترێ فود کەلەرینگ بابەتێکی تر کە تێیەکەم پێوترێ ڕەنگ هەرێکێک و ڕەنگیەکە خۆشەویستان ڕەنگەکان بەم شێوازە نزیکی 300 جۆر ڕەنگمان هەیە 300 جۆر ڕەنگمان هەیە بۆیە بە پێی دەستگا خۆراکیەکان بۆ ئەوەی ئەم تامانە لەگەڵ ئەم ڕەنگانە جیاکرێتەوە هەساون هەموو تامێ و هەموو ڕەنگێ ژمارەیەکیان پێدراوە ئەم ژمارەیە پێوترێ ئی نەمبەرز یعنی ژمارەی ئی بۆ ئەوەی بیناسیتەوە ئەم ئیە لە ناو ئەو شەربەتەیە یاننا واتە تامی تێکەن ڕەنگی تێکەن مەوادی پارێزەری تێکەن پارێزەر بۆ شەربەتەکە نەک بۆ تۆ مەوادی پارێزەری تێکەن ئەم ماوادە پارێزەرە بۆی بمێنێتەوە بەکتریا نەیەتە ناوی باشە بۆی تێکەن مەوادی پارێزەرەکان لە مەوادە پارێزەرە مەترسیدارەکان چییە؟ سۆدیۆم بەنزەوەیتە واتە ترشیە هینە خوێیەکە ناوی سۆدیۆم بەنزەوەیت سۆدیۆم بەنزەوەیت لەگەڵ یایە چیە پێکتینی تێکەن بۆ ئەوەی قەوامی بمێنێ بۆ ئەوەی ئاها بەم شێوازە بمێنێتەوە هەندێ مادەی تێکەن پێوتێ ستابیلایزەر ئەمانە وەکو چی وەکو کاربۆکسی میثایلە سیلیلۆزە گەمە ئەمانەی تێکەن بەڕاستی ئەمە پێکاتەکانی شەربەتەکانە خۆشەویستە ئەم پێکاتەی ئەم شەربەتەیە کە بۆ ئێوەی بەڕێزم باس کرد بەڕاست باشە ئێستا ئەم پێکاتانەیە مشکیلەکانیان چییە؟ مشکیلەکانیان با بڵێن بەم شێوازێ ئازیزان ئەمانە دووبارەیەکەمەوە لە کەناڵی پەیامەوە فێر بووین کە هەر خواردنێک یەتە بەردەستی تۆ بۆ ئەوەی بڕیاری لێبەی بیخۆی بیخەیتە لەشتەوە بۆ ئەوەی بڕیاری بۆی بل لێرە لە کەناڵی پەیامەوە فێر بووین بەڕێزان لە بیدایەتی ڕەمەزانەوە هەر خواردنێک ئەگەر بتەوێ بیخەیتە ناو لەشتەوە پێشەوەی بیخەیتە ناو لەشتەوە بڵێ ئەم خواردنە پرۆسس کراوە یا خۆراکێکی تەواوە ئەگەر خۆراکێکی پرۆسس کراوە چەند دەرەجە پرۆسس کراوە دەرەجە یەکە دەرەجە دووە یان فرە پرۆسس کراوە ئەمانە فرە پرۆسس کراون مەترسیەکی یەک جار زۆریان هەیە واللهی بەڕێزان ئەمانە مەترسی زۆریان هەیە باشە مەیهێنە ماڵەکەت ئەم شەربەتانە مەهێنە ماڵەکەت هەتا ئەتوانی مەیهێنە ماڵەکەت باشە هەتا ئەتوانی مەیهێنە ماڵک ڕاستە بە ئاسانی تووشی نەخۆشی لە بەرەوە خوای گەورە ئەتپارێزێ بەو سیستمانەی کە باسم کرد بەڵام مەترسیە بۆ نمونە مەترسیەکانی چییە؟ یەکەم ئەو شەکرەی کە باسم کرد کە تێیەتی شەکرەکە وتم چییە؟ یا خودی خۆی شەکرە یانەوە تا شەکرەکە شەکرێکی های فرکتۆز دایتەوە تا فرکتۆز شەکری میوە بەس فرکتۆزەکە زۆری تێ یانەوە تا هی گەنمە شامێکەیە ئەگەر خودی خۆی شەکرەکەی تیابێ کە 100 غرام لە 1 لترێکایە ئەمە ئەگەری توشبوونی نەخۆشی شەکرەتەکە قەڵەوبوونە یەک دنیا مشکلە بۆ دروستەکە بەڕاستی خۆ ئەگەر ئەوەکەی تر بێ واتە شەکری میوەکە بێ بە چڕکراوی و تێیکەن یانەوە تا شەکری گەنمەشامی بێت بە تەواوەتی بە چڕکراوی تێیکەن ئەمە ئەگەری توشبوونی نەخۆشی جگەر بۆکە چوریەکانی جگەر هەرموو دقەیەک یەکێکەڵێت چوری جگەرمەیە چوری جگەرمەیە کاکە چوری جگەرە لەبەرەوەی ئەو شەکرانە ئەخۆی لەبەرەوەی ئەو شەربەتانە دەرخوادی مناڵەکەت دەکەی لە مناڵی و تووشی چوری جگەرە بن خراپە خەتەرە خۆشەویستان ئازیزان بەڕێزان بۆ ئێوەمانە واللهی بۆ خۆمانمە بۆ ئەم کۆمەلگایەمە بۆ ئەم کۆمەلگا بەرکەوتۆ باکەم بێ کاکە ئێمە حەزمان هەیە هەموو مرۆڤ حەزی هەیە بەڵام حەزەکە و تۆزێ کۆنتترۆلی کەک بەرکەوتەی بۆ خۆت و بۆ بناڵەکەت کەم یعنی داوەتێکەکەی مەیهێنە سەر سفرەکە داینی بۆیە خەتەرە زۆر مشکلە وەکوتم خودی خۆی شەکریشی تێ ناکەن چکە شەکر گرانە تێی ناکەن ئەڕۆن فرکتۆزی تێکەن شەکری میوەی بە زۆری تێئەکەن بەڕاستی یانەوە تا شەکری گەنمەشامی تێکەن ئەو شەکرە گەنمە فرکتۆزەش لە گەنمەشامیە بە زۆری تێکەن هەرزانە ئەوەی تێکەن بەڕاستی چوری جگەرە بۆ دروستەکە تووشی ئەگەری توشبوونی نەخۆشی شەکرەتەکە بەڕاستی ئەمانە مشکلن ئەمانە گرفتمان بۆ دروستەکە ئازیزان خۆشەویستان لەوانە کە تێیەتی لەوانەی کە تۆ زۆر
هینیتیایە ئارتیفیشل فود کەلەرەکانە واتە ڕەنگەکانە وەکوتم سیاست جۆر ڕەنگی تایە سیاست جۆر ڕەنگمان هەیە هەر جاری و ئینەمبەرێکی تایە هەندێک توێژینەوە بەحسێک وەڵڵاهی من لە بریتانیا بووم توێژینەوەیەک لە 2010 کرا لە ساوثامتن ئەم توێژینەوەی ئەو زانکۆیە ئەوەی دەرخست کە ئەم ڕەنگانە هەندێ لەو ڕەنگانە کە پەیوەندیە بە نەخۆشی ئۆتیزم و ئەوەی کە فرەجوڵەیە مناڵ بۆچی فرەجوڵەی هەیە مناڵ بۆچی ئەگەری تویژبوونی نەخۆشی ئۆتیزم ئەوانە ئەمانە زیایەکە ئەم جۆرە ئینەمبەرزانە ئەم جۆرە ڕەنگانە بەڕاستی زیایەکە ئەم جۆرە ڕەنگانە دیرا ئەو بەحسەیە لەکوێ کرا لە بریتانیا لە زانکۆی ساوثامتن باشە بەڕێزان لە هەمووی مهمتر ئەوانەی کەتیایەتی ئەوانەی ئەنجا لەگەڵ ئەوشا تووشی حساسێتەکە هەندێک توێژینەوە هەیە ئەڵێ ئەسما دروستەکە واتە تەنگە نەفەسی مناڵەکە بۆ تووشی ئەسما بێ مناڵەکەم بۆچی ئەگەری توشبوونی ئەسمای بۆ بکەم و تووشی ڕەبووی بۆ بکەم بەبوونەی ئەوانەوەیە خۆ ئەم ڕەنگانە بەس لێرەیە نییە لە شەربەتەکە لە جبسایە لە خۆراکەکانی ترایە لەو ڕنگ و ڕەنگایانە هەیە کە لە سوپەرمارکیتەکانەیە مەیدە بە مناڵەکەت ئازیزان ئەگەر ئەیدەی ئەگەر ئەیشی دەیتێ ئەگەر ئەی خۆی ئەگەر ئەی تێنی بە بارکە بەرکەوتەکە و یەکجار کەم بێ ئازیزان خۆشەویستان بەرکەوتەمان با کەم بێ بەڕاست و لەگەڵیشایە یەکێک لە پرزێرڤەتەکان ئەوانەی وا مەوادی حافیزەیە ئەمانەیش حساسەتت بۆ دروستەکە ئەگەری حساسەت بۆ دروستەکە ئەگەری نەخۆشەکانی ئەگزیمیا و ئەنواع و ئەشکال نەخۆشی پێست و نازانم چی ئەمانەیە بۆ دروستەکە بەڕاستی باشە ئەمە سەرێشە بۆ دروستەکە سەرێشەی مناڵ فەرمەوە ئەوەی نەکێ بە بۆنێ و حساس ئەو مادە مەوادانەی کە لە ناوەتی تووش حساسەتەکە ئەمجا لەگەڵەوەیە ترشێکی تایە ئەم ترشانە بەڕاستی بۆ گەدە خراپە مەعیدەیەکی بەتاڵ و ئەی خۆی ئەم هەموو شەوریە و خوارد ئەفم کە ئەو هەموو شەکرە و خوارد ئەو هەموو ڕەنگە و خستە ناو مەعیدەتەوە ئەمانە و کردی هێشتا وازای دێی ترشەکەش هێشتا ئەنجا ترشەکەیشی تایە بەڕاستی ئەمجا لەگەڵ ئەوەیە بەڕاستی لەگەڵ ئەوەیە ئەنج ئەم ترشیانە بۆ دانی مناڵەکە و خراپە بۆ دان خراپە بۆ مەعیدە خراپە بۆ قورحەی مەعیدە خراپە بەڕاستی ئەمانە بەڕاستی گرفتمان بۆ دروستەکە بەڕێزان خۆشەویستان لە هەمووی مشکلەتی سۆدیۆم بەنزەوەیتی تایە سۆدیۆمیش یەکێک لەوانەیە کە خوێیەکە جۆرە خوێیەکە ئەمانە بۆوانە ئەگەری توشبوونی زەخت و پەسانی خوێنەوەوانە و بۆ زیاکە بەڕێزان ئەمانە هەمووی کە باسم کرد وەڵڵاهی مەترسی ئەوانەی مەترسی ئەو شەربەتانەیە بەڕاستی بۆیە مەیدە بە مناڵەکە مەی هێنە ماڵەکە ئەم شەربەتانە مەهێنە ماڵەکەت ئازیزان و خۆشی ئەی بەدیل چییە ئەی بەدیلمان چییە بەدیلەکە و بەم شێوازێ ئەگەر ئەوە ناهێنیتە ماڵەکە و بەدیلەکە دوو بەدیلت هەیە بەدیلێکیان ماستاو بەدیلێکمان چییە بەدیلەکە و چییە بۆ خواردنەڵی دکتۆر بەدیلەکەمان چییە بەدیلەکەمان ماستاوە ئاو ماستاو جگە لە ئاو ماستاو هیچی تر مەهێنە ماڵەکە و بیدەیتە بە مناڵەکەت یانەوە تا شەربەتی میوەکەیە واتە میوەکە و هێنابێ بەدەستی خۆت کردبێتت بۆ شەربەت هەرچەندە نابێ بەرکەوتەی ئەوەشت لەگەڵا چکە ئەو میوەیە کاتێک کە ئەیکەی بە شەربەت خودی خۆی کە ئەیکەی بە شەربەت شەکرەکەی زیاترە خۆتە زانی لەگەڵیشایە مادەکان کە مادە ڕیشاڵەکانی کە شەکر هەڵمژینی کەمەکاتەوە بەس بەڵام هەر باشترە لەو شەربەتانە واتە هەر باشترە واتە شەربەتە تەبیعیەکەیش با بەرکەوتە و زۆر کەمتر بێ وەکو ماستاوەکە نیە ماستاوەکە مشکلەی نییە و گرفتی نییە بەڕاستی نیعمەتێکی گەورە و هیچ گرفتێکی باشە ئازیزان ئەمە بەم شێوازێ ئەها سەیری کەن خۆشەویستان ئەمە شەربەتە تەبیعیەکەیە شەربەتە تەبیعیەکە ڤیتامیناتی تایە کانزای تایە ئینزیمەکانی تایە هیچ ئادەتیفێکی تایە مەوادی حافیزەی تیان نییە ڕەنگی تیان نییە شەکری تیان نییە هەمووی تیان نییە بەڵام ئەمەش ئەبێ کەم بخۆی بەڕاستی و نایش بێ بە هیچ شێوازێک پێشی نان خواردن بیدەی بە مناڵەکەت نابێ لە بینی مان خواردنەکانە بیدەی بە مناڵەکەت ئەگەر داد پێی تۆزێک مباشرەتەن دوای خواردنەکە مشکلەی نییە چونکە ئێمە باسی میوەمان کردووە میوە بە میوەیی بخورێت لەگەڵ سەوزەیە بخورێ ئەمە قانونەکەیەتی ئازیزان خۆشەویستان ئەمە علمەکەیە وەڵڵاهی ئەم علمەی کە ئاوها من فێر بوومە لە زانکۆ لە خوێندنی باڵا و لە
لە ماستەر و دکتۆرایە ئەیهێنم ئەیخەمە بەردەستی ئێوە. باشە خۆشەویستان و ئازیزان، ئەمە مشکیلەکانە کە دروستیەکە بەخوا ئەمانە ئەم شەربەتانە هیچ ئەوەی تیانە بڵێ وەڵایی من اشتیهام کەمەکاتەوە بەعکسەوە اشتیهاکە و زیادەکە هۆرمۆنەتەکانت تێکەدا بۆ مشکیلە بۆ دانە هەیە چەوری جگەرە بۆ دروستەکە زەخت و حساسەت و ئەنواع وەشکالە بۆ دروستەکە کاریگەری لەسەر مەعیدەتەکە لە دوایی یا قەڵەوی و شەکرە و ئەگەری مشکیلەکان بۆ نەخۆشی دڵ زیاترەکە بەڕاستی. باشە بەڕێزان بۆیە تکام وایە ئەمە بابەتی شەکرەکە بوو بەڕاستی تکام وایە مەسجەکەم ڕوون بێ هەتا ئەتوانی ئەم شەربەتانە هەتا ئەتوانی بەرکەوتە کەم بێ هەتا ئەتوانی ئەو ئارەزوەی خۆت ئەو ڕەغبەتەی خۆت بکوژە لە بەرامبەر ئەم شەربەتانە مەیهێنە ماڵ بەدیلەکە و شەربەت بەدیلەکە و ماستاوەکەیە یانەوە تا شەربەتە طەبیعیەکە کە باسم کرد ئەویش بەکەمی چونکە ئەویش شەکری زۆرە. باشە بەڕێزان ئەمجا بابەتەکەی ترم چییە؟ بابەتەکەی تر خۆشەویستان و ئازیزان باسی چیتان بۆکەم؟ بابەتەکەی ترم ترشیات. ئەی باشە ترشیات چییە؟ ترشیات تعریفێکی ترشیات بکەین. ترشیات سەوزەیە یا جۆرێک لە میوەیە تۆ بە ڕێگای خوێ باشە ئەیخەیتە خوێوە باشە حازریەکەی واتە یا خودی خۆی سەوزەکەیە و خوێ کراوە باشە. ترشیات ئێمە وتمان هەر خواردنیەکە یەتە لەشتەوە بزانە ئەمە پرۆسس کراوە یان پرۆسس کراو نییە. طبعا ترشیات پرۆسس کراوە دەرەجەی چەنەمە پرۆسس کراوەکەی دەرەجەی سێیەمە دەرەجەی سێمی پرۆسس کراوە چکە خودی خۆی سەوزەکەیە هاتووە خستوانتە ناو خوێوە. چەند جۆر ترشیاتمان هەیە حازریەکەین چەند جۆر ترشیاتمان هەیە ئێمە حازریەکەین. جۆرێکمان هەیە پێ ئەوترێ طبعا هەموو جۆرەکان خوێ ترشیات بە خوێ ئەکرێ باشە بەڕێزان باشە. جۆری یەکەم پێوتێ fermented pickles واتە ترشیادی ترشاو یعنی بەناوەکەی خۆی ئەترشێ ئەم ترشیادە ئەیترشێنێ. چی ئەیترشێنێ؟ بەکتریاکە ئەیترشێنێ. بەکتریا یانەوەتە کەڕۆکە بووبوورە کەڕۆکە ئەیترشێن باشە. ئەم جۆری یەکەمە ترشاندن بەکتریاکە ئەیترشێندێ باشە. ئەمە کە بە طەبیعی سەوزەکە هەر سەوزەکە خودی خۆی سەوزەکەی خەیارە هەر جۆرێک لە سەوزەکانە ئەیخەنە ناو خوێوە ئەیهێڵنەوە لە خوێیە دوایی بەکتریا دێ ئەم سەوزەیە ئەترشێنێ. ئەمە جۆری یەکەمی ترشیادە پێوتێ fermented pickles ئەیترشێنێ. ئەم ترشەیە لە ئەنجامی ترشێک دروستە بێت ناوی ترشەکە پێوتێ ستریک ئەسید. ئەم ترشە کە پێوتێ ستریک ئەسید لە ترشیاتەکە ئەمە جۆری یەکەمە. جۆری دووەم چییە؟ جۆری دووەم هەر خودی خۆی سەوزەکەیە خوێ کراوە بەڵام لە جیاتی ئەوەی بەس بیهێڵنەوە دێن سرکەی بەسەراکەن واتە ترشیادی سرکەمان هەیە. جۆری یەکەم بەس خوێکراوەکەی و طەبیعیە و خوێکراوەکەی ئەیترشێنێ بەکتریا و ئەیترشێنێ. جۆری دووەم سرکەکە ئەخەنە ناو ترشیادەکەەوە واتە ئەیخەنە ناو خوێوەکەی با بڵێن ئەو سەوزەیە کە خودی خۆی لە خوێیە حازر کراوە. جۆرێکی ترمانەیە ئازیزانە گەر سەیری وێنەکەیشکن ئەویش پێوترێ چی؟ ترشیادێک بە خودی خۆی هەم ترشیادەکە بە خوێ حازر کراوە بەڵام شیرینی تیا ئیزافەکەن. یعنی مەسەلەن بۆ نمونە ترشیادی ئەو جۆرە میوانەی کە شەربەتی میوانەیە کە ئیزافەیەکرێ مەسەلەن ڕووبەهەنار ترشیادی ڕووبەهەنارمان هەیە باشە بە ڕووبەهەنار حازەرەکرێ. ئیدەن سێ جۆرمان هەیە ترشیادی یەکەم ترشیادی خوێ هەر بە خوێەکەیە و خەرت سەوزەکەیە و خوێ حازر کراوە. ترشیادی دووەم هەم خوێەکەیە هەم سرکەی تیا ئیزافاکەن. ترشیادی سێیەم ئەمە
شربەتی میوەکەی تا ئیزافاکەن میوە با بڵێن شربەتی میوەکە مەبەستم مەسەلەن بۆ نمونەوە کەوتم ڕووبە هەنارەکەی تا ئیزافاکە باشە ئەمانە ئەمەی من باسم کرد ئایا تەندروستە یا تەندروست نییە بەڕێزان بەم شێوازات ئەمانەیە باسیکەین خاڵی یەکەم بۆ یەکێکی تەندروست واتە کەسێک کە تەندروستی تەواو بێ و ساغ بێ نەخۆشی نەبێ بەرکەوتەی ئەم ترشیادانە ئەبێ کەم بێ بۆ لەبەرەوەی بەرکەوتەکە و نابێ زۆر بێ ئەگەر ساغیش بی ئەگەر ساغیشبی نابێ بەرکەوتە کە زۆر بێ لەبەرەوەی بۆ لەبەرەوەی پرۆسس کراوە چونکە خوێی تایە ئەم ترشیادانە ئەم ترشیادانە خوێک بە خوێک دروست کراوە باشە بە ڕێزان ئەگەر تۆ تەندروست بی نەفرێک نەخۆشیت نەبێ خودی خۆی سەوزەکە باسی ئەوە بکەم ئێمە وتمان لە سەوزە پێک دێ سەوزە چی تایە کانزای تایە سەوزە ڤیتامیناتی تایە سەوزە با بڵین مادە ڕیشاڵەکانی تایە سەوزە دژە ئۆکسانەکانی تایە ئێمە وتمان سەوزە نیعمەتێکی گەورەیە سەوزە دژە ئۆکسانەکانی تایە سەوزە ڤیتامیناتی تایە کانزای تایە لەگەڵ مادە ڕیشاڵەکان کە ئەکرێ بە شەربەت عەفوم کە بە ترشیاد کە ئەکرێ بە ترشیاد تۆزێک ڤیتامینەکان بە تایبەت ڤیتامینەکان کە لە ئاوا تواوەتەوە ئەوانە لە دەسەدا کەمێک دژە ئۆکسانەکان لە دەسەدا کەمێک مادە ڕیشاڵەکان لە دەست ئەدا بەڵام مەترسیەکەی لە چیایە مەترسیەکەی لە خوێەکەیایە ئازیزان بەڕێزان مەترسیەکەمان لەکوێیایە مەترسیەکەمان لە خوێەکەیایە کە تایەتی لێرە لە مەترسیەکەمان لە خوێەکەیایە ترشیادی ئەمە ترشیادی کە بەخوێ حازرەکرێ یعنی مەبەسمەوەیە ئەم جۆرە ترشیادانە ترشیادەکەی ترمانەوەیە کە بەچی حازرەکرێ بە سرکە ئەم سرکەیە ئێمە وتمان لێرە تۆزێک لە بیرم چۆوە بڵێم لە جۆری یەکەم ترشیادی جۆری یەکەم تۆزێ پرۆبایۆتیک دروستە بێ بەکتریای سوودبەخش دروستە بێ لەمەیە تۆزێک دروستە بێ لە جۆری یەکەمایە واتە کەمێک ڤیتامینەکانی تیا ماوە کەمێک دژە ئۆکسانەکانی تیا ماوە کەمێک مادە ڕیشاڵەکانی تیا ماوە کەمێک هینی تایە کەمێک بەکتریای سوودبەخشی تایە بەس لە بیرتان نەچێ ئەمە خوێی زۆرە بۆیە بەرکەوتە و کەم بێ ئەگەر ساغ بی بەرکەوتە و کەم بێ ئەمەی دووەم کە بە سرکەی دروست دەکرێ ئەمە نایەڵێ ئەو بەکتریایانەش دروست بێ واتە ئەو ترشیادەی کە بە سرکە دروست دەکرێ نایەڵێ بەکتریا سوودبەخشەکانشی تیا دروست بێ ئەوەی تیا دروستە بێ چییە ئەوەی تایەتی چییە سەوزەکەی تایە بەکەمێ کانزا بەکەمێ ڤیتامین بەکەمێ دژە ئۆکسانێکی زۆر کەم چکە خوێکە ڕاتە ناو هینەکەەوە ڕۆکەکەەوە ئەیهێنێتە دەرەوە و لەگەڵیشایە بەکتریا سوودبەخشەکانیشی تیانە بەڵام خوێەکەی هەرتایە جۆری یەسێەم لە ترشیادەکە دوو مشکلەی تا ئیزافە ئەکرێ دوو مشکلەمان بۆ ئیزافە ئەکرێ بەڵێ پرۆبایۆتیکەکە و بەکتریا سوودبەخشەکە کەمێکی تایە بەڵێ تۆزێ کانزا بەڵێ تۆزێ ڤیتامین تۆزێ دژە ئۆکسان بەڵام دوو مشکلەمان بۆ ئیزافا بێ مشکلەی یەکەم چییە مشکلەی یەکەم خوێەکەیە مشکلەی دووەم شەکلەکەیشی تیا ئیزافا باشە ئازیزان ئەمە سەبارەت بە ترشیاد بە جۆرەکانێتی بۆیە بۆ کەسی تەندروست ئەبێ ئەمە ترشیاد و بەرکەوتەیشی ئەبێ کەم بێ حتاکو ئەگەر ترشیادەکە چی بێ حتاکو ئەگەر ترشیاد با بڵێن ئەو کەسە تەندروست بێ حتاکو تۆ تەندروست بیا بێ بەرکەوتە بۆ ترشادەکە بۆ لەبەرەوەی ترشاد خوێیەکی زۆری تایە شەکرێکی زۆری تایە و لەگەڵیشایە پرۆسس کراوە لەگەڵیشایە چییە پرۆسس کراوە دەی خۆ ئازیزان سیرکەن خۆشەویستان بەڕێزان سیرکەن ئێمە وتمان بۆ کەسی تەندروست بەرکەوتەی لەگەڵ ترشادا کەم بێ ڕاستە تۆزە ئیسفادەی تایە ئیسفادەی کانزا ئیسفادەی ڤیتامین ئیسفادەی دژە ئۆکسان بەڵام خوێیەکی زۆری تایە لەگەڵ شەکرێکی زۆر
خوێیەکی زۆری تایە لەگەڵ شکلێکی زۆری تایە سەی بەڕێزان چەندێش خوێی تایە لە 100 غرامە لە 100 غرامە چەندێ خوێی تایە ترشیات لە 100 غرامە 800 بۆ 1200 میلیگرام سۆدیۆمی تایە 800 بۆ 1200 میلیگرام سۆدیۆمی تایە دووبارەیەکەمەوە لە 100 غرامە 800 بۆ 1200 میلیگرام سۆدیۆمی تایە ئەی ئێمە ئەبێت چەندێ سۆدیۆم بخۆین چەندێ خوێ بخۆین بە پێی WHO واتە بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێمە نابێ لە 2000 بۆ 2500 غرام 2000 بۆ 2500 غرام شەکر بخۆین این خوێ بخۆی بەڕاستی بۆیە زۆر مەترسیە بۆ کەسێکی تەندروست بێ ئەبێ هەم بەرکەوتەی کەم بێ بەڵام لە هەمووی خەتەرتر ئەو کەسانەی کە ئەوانەی وا پەستانی خوێنیان بەرزە نابێ ترشاد لە قایمەیان هەبێ حتا بتوانی نەیهێڵی لە قایمەکەتە ئەو کەسانەی کە مەعیدەیان هەیە ترشەڵۆکی مەعیدەیان هەیە و گرفتی مەعیدەیان هەیە مەیهێنە ماڵەکەت و مەیخوا تا مەعیدەت باشە بێ بەرکەوتە زۆر کەم بێ و لەگەڵەیە هەر کەسێک نەخۆشی گورچیلەی هەیە زەرعی گورچیلەی کردووە زەرعی جگەری کردووە زەرعی گورچیلە نەخۆشەکانی گورچیلە بە هەموویەوە نابێت ترشاد بخوا بە هیچ شێوازێک نابێ بیخۆی بەڕاستی ئەمە بابەتی ترشاد بۆ کەسی ساخ ئەبێ بەرکەوتەی کەم بێ بۆ کەسی نەخۆش هەتا بتوانێ نەیخوا باشە بەڕێزان ئەڕۆمە لای خزمەتی هەردوو بەڕێز بابزانین چیمان بۆ ئامادەکەن فەرموو لەگەڵمانە بخير عليكم السلام دكتور من هردو زلاتكم حاضرة والله أوتم بالأبرة بزحمة شيف أي دست خوش بس تشاو خوش بس كلاستكي شيء والله زلاتي كمان وثمان شوتية والله كلاستكي بيكاتب ولا كاهو خيار أتواني شوتي لقل صوزي أبوي وش شيء باشا ما هم مشروع كاهو لقل خيار لقل بنير لقل شوتي لقل زيتوني رش وبو صوص كشي أوي ليمو فريش لقدانا لقل أي برتقال لقل كم زيتي زيتون وكم خير أو زلاتي كمان زلاتي دون من وثمان قرمة شامية كأكلنا فرنواني كم خيو ببري سور بكارينين ورنجكي توزيك زبلاي زر دابرات رنجكي آلتوني جواني هي قرمة شامية لقل كاهو لقل خيار لقل طماطة لقل أمنو عبانيرة بشيء خرب والله لقل شيتر والله من زورة والله لقل بيازي سور بو صوصة كشي زيت زيتون لقل ماست لقل كم خردل كم أوريجانو كم خوي هرون صوص واسطة سلام خوش بسلام دكتور بابا جولجا تبيني ببنتا أو جنتريش اللي زلاتها كاك دكتورتيا صايزة كان يوبي يكبت دهنيك شو نبي دهنيك جورا أما يك والله لقل صوزية لقل همو نوع صوزية همو جورا صوصك ناقونجه اسم من بيت أو صوص أسبيا بقو هنا بكار بينهم أو شوتيا تيكي إيه وتعمل كل شيء أروات تو بخويد رجيك زور آيتيا شوتيا أجر خيارك جل هماشد بين أو صوص يعني أو صوص بقو بكار بينهم نابت غلطة بلام ليرة طماطم مان هي خيار مان هي كاهو مان هي أنه على بنيرة وبابلين إنك كش توزق وش بو تمانية قال مشامكة أم صوصة جاوبوا يعني إساء زوجة الألين هالشي لما الله اشتكي لدروسك يعني هذا والنبي وغلطة أبي تبزاني شي لقلت شي أقول جيني بل بس خوش صوص فاسكم شوف جال عاجان عاوة شلون دكتور أنا عاوت ساعة ورق ببيته قالوا لي يبينون أيوين إن شاء الله أما مصرية وتت أما برنجكان من برا أبدو كمان مصرية برا هل أول نوكا كي خستنا سريوانيا نوكا بيشتر كولندرا وسور كراوتو جانا أشتاين سوري نكيتو أها برا أوي كشيان برين بيازي سور كراوا جانا والله بيازا كابي لو في وش كريتا بطاوتي إجاب كريتا سبرنجك ما شاء الله زوجانا تسكوش أوا يتر بقوشتو أو تماتها العصارة دراو هني درمانشتي بيواكيتو والله برنجا كمان مير معناش برنجي قوة وبهارات كانش بهاراتي أغاية ليرة شو هذا كان بناي استافي بام وبرزو
دادەشی ماشەوە پرسە سەر خۆشی خۆمان بۆ خۆشکی ئاغای خۆشەویست بنێری کە کوچی دوایی کردووە خاڵی خۆش بێت بارەتەکانیان هەری ئەوانە پێم خۆش بوو لێرە ئەم سەر خۆشی بکەیت ئامین انشاءالله ئەو شتەکانمان و کەیبینی لە خزمەتان هاتخوا شێبجان ئەم خیارم بۆ بێن خێرم ئازار نازانێ خۆشەویستان دەستیان خۆش بێ زۆر دەست خۆش بێ ئەوەم لەبیر چوو بە ڕێزان کە ئایسامە ئەم خیارە ئەم خیار شۆرەیە باسی خوێەکەیم کرد باسی خوێی خیار شۆرەکەم کرد ئەمە دقریبن بە حدودی 20 غرامێکە بێ یا کەمتریش واتە لەوەیە کەمتر بێت چکەمە بچکترە بەڕاستی لەوەیە 15 غرامێ بێ وەرحاصل 6 خیار شۆر لەمە 6 خیار شۆر لەمە 6 دانە یا 7 دانە لەمە گەر تۆ 7 دانە و خواردە بێ 1200 میلیغرام سۆدیۆمت خواردووە یعنی نیوەی خوێی ئەو ڕۆژە و خواردەوە بۆیە ناکرێت تۆ نەخۆشی گورچی لەو هەبێ ئەمە بخۆی ناکرێت زەرعی گورچی لەو کردبی ئەمە بخۆی ناکرێت زەرعی جگەرە کردبی ئەمە بخۆی ناکرێت پستانی خوێنت هەبێ ئەمە بخۆی بەڕاستی ناکرێت خۆشەویستان ئازیزان بە هیچ شێوازێک نابێ ئەمە بخۆی ناکرێت تۆ نەخۆشی گەدە و هەبێ و ئەمانە بخۆی بەڕاستی ئەمەیە مشکیلەکە بەڕاست بۆ کەسی تەندروست حەزی لێتی کەسێک تەندروستە وەکوتم بەرکەوتەکەی کەم بێ هەتا بتوانانی چکە پرۆسس کرا هیوادارم مەسجی بەرنامەکەمان گەشتی بێ و خۆراکێکی هاوسنگ بۆ ئێوەی بە ڕێزمان دەست دروست کردی بێ و لەگەڵی شایە مەسجی بەرنامەکەمان بە ئێوە گەیاندە بێ ئینشاءڵڵا بۆ بەرنامەیەکە ئینشاءڵڵا لە خزمەتی ئێوەی بەڕێزابین و بۆ زانیاریەکی تر و خواتان لەگەڵ بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، بەرهەمەکانی بێری پێشکەش کرا. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بەتام و بۆن خۆشە. ڕۆنی قو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنی قو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە. بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. ڕەمەزان تەنها سفرە ڕازاندنەوە نییە بەڵکو و زیندووکردنەوەی خۆشەویستیە لە دڵماندا لە چاوەڕوانی بانگ و بۆنی بەربانگدا خەندەی خێزان شتێکە بە هەموو دنیا ناگۆڕدرێتەوە بۆ ئەوەی ئەم ساتانە شیرینتر بن جیکۆر لەگەڵتانە بۆ کوالیتیەی کە هەمیشە جێی متمانەیە وەک تامێک کە خۆشیەکانی ڕەمەزان مانادارتر دەکات. ڕەمەزانتان پیرۆز بێت. بەهاراتی ئاغا بۆ هەموو جۆرە بەهاراتێک تام و بۆن و ڕەنگ و بابەتی وشکە و عەتاریل لە بەهاراتی ئاغا دەست دەکەوێت. خاوەنی عومەر کەریم ئاغا بەهاراتی ئاغا گەیاندنی هەیە بۆ هەموو شارەکانی عێراق. ناونیشانی بەهاراتی ئاغا سلێمانی ناوبازار نزیک بەلەدیە کۆنەکە تەنیشت خەنەفرۆشەکان. بەهاراتی ئاغا زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوو دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زەیتی زەیتون بە ئاڵتونە سەوزە دەگمەنەکەی جیهان ناسراوە.
زەیتی زەیتونی یونس لە 100% سروشتیە و بەڕێگای سارد گوشراوە بۆ هەموو خواردنێکی سارد و گەرم بەکاردێت. تەندروستە بۆ کۆئەندامی هەرس، سوود بە تەندروستی جگەر و خوێنبەرەکانی دڵ دەگەێنێت، بەرگری جەستە بەهێز دەکات، ئەگەری توش بوون بە خانە شێرپەنجەیەکان کەم دەکاتەوە، کۆلێسترۆڵی خوێن کەم دەکاتەوە. ئێستا زەیتی زەیتونی یونس لە مارکێتەکان بەردەستە و گەیاندن هەیە بۆ هەموو عێراق. ناونیشانی زەیتی زەیتونی یونس قەڵاتزێ نزیک بازاڕی ئاسوودە. تۆ چ دۆشاوێک بەکارەهێنی؟ من دۆشای خۆماڵی بەکارێنم. من زۆر دەمێک کە دۆشاوی تەبیعەت بەکارەهێنم و بەڕاستیش زۆر لێ ڕازیم. دۆشاوی خۆماڵی نرخەکەی زۆر گرانە، بەڵام تەندروسترە و مادی پارێزەریشی تێدا نییە. بەڵام من زۆر بەدووادا چۆنم کردەوە بە بەرهمێنانی دۆشاوی تەبیعەت بە شێوەیەکی تەندروست بە چەندین قۆناغ و کوالەتی کۆنتڕۆڵات تێپەڕێت و مادی پارێزەریشی تێدا بەکار ناهێنرێت. تەماتەکانیش لە شوێنێکی متمانە پێکراوە کڕن. لە هەمووی گرنگتر لۆگۆی ڕێگەپێدانەکەشی لەسرە. ئیتر پێویستە کاتێکی تر بڵێم لەسەر تام و ڕنگ و کوالەتیەکەی. دۆشاوی خۆماڵی تەنانەت ئەگەر زۆر پاک و خاوێنیش بێت وەکو دۆشاوی تەبیعەت بە کوالەتی کۆنتڕۆڵدا تێپەڕ ناکات. بەرهەمهێنانی دۆشاوی تەبیعەت بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و لەژێر چاودێری وردایە بۆ ئەوەی بەرهەمێکی تەواو سروشتی و بە بێبوونی مادەی پارێزەر و بەتام و ڕەنگێکی جوان بگات بە دەستی بەکارهێنەرانی. بەرهەمەکانی تەبیعەت لە بەرنەبوونی مادەی پارێزەر سروشتی بوونەکەی لە دەست نەداوە. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست خۆی سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزی. لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەسەی پێشکەوت و ستافی بتوانەوە. کۆنتڕۆڵکردنی کۆڵەتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. ئێمە شانازی بە هەموو شوشەیەک و دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، بەرهەمەکانی بێری پێشکەش کرا.